سەرەڕای خواستی جەماوەری و نەتەوەیی لە هەرێمی کوردستان بۆ بوونی سوپایەکی بەهێزی یەکگرتوو، هێزی پێشمەرگە لە هەرێمی کوردستاندا هێشتا نەکراوەتە هێزێکی یەکگرتووی نیشتیمانی کە بەسەر هێزی حیزب و سەرکردە و گروپی بچووک بچووکدا دابەش کراون و هیچ ئاسۆیەکی ڕوونیش بۆ یەکگرتنەوەیان نییە کە ئەمەش دوای چەندین ساڵ لە گفتوگۆ و بەڵێنی بێکەڵک پرسیار لەسەر ئیرادەی سیاسی لانە دەسەڵاتدارەکان دروست دەکات. لایەنە سیاسەکان نەگەیشتونە ئەو ئاستەی لە تێگەیشتن، یعنی لە بڕوابوون کە هێزیان هێزی گەورەیان سەرچاوەکەی بوونی هێزی چەکدارە. ئەبێ ئەمە نەمێنێ لە بڕوابوونیەوەنەوە یەکەم دووە مەگەڕێتەوە بۆ ململانیە سیاسی. تا ئێستا ململانیە تند هەیە لە هەرێمی کوردستان، بەتایبەتی ڕاستە ئێستا هەردوو لایەن سەرەکی کە خاوەن هێزن بەشدار لە حکوڕانی لە هەرێمی کوردستان، بەڵام ببینە لێدوانەکان بەتایبەتی قسەکانیان لەگەڵ یەکتر ببینە تا ئێستا ساڵی کە هەڵبژاردن کۆتایی هاتووە، بەڵام پەرلەمان بە سوێندی خواردووە، هیچ کۆبنێکتری نەکردووە، حکوومەت تا ئێستا نەمەزراوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەو ململانی کە هەیە لە دیوانی هەردوو لایەنی سەرچی کە لە هەرێمی کوردستان کە خاوەنی هێزی چەکدارن، کە ئەوان تا ئێستا بڵێن بڕوابوونێکی تەواویان بە یەکتر نییە. بڕوابوونیان بۆ بابەتەکان لە هەرێمی کوردستان بۆ مەسەلەی حکومڕانی، بۆ مەسەلەی پارە و داهات، بۆ مەسەلەی نەوت و گاز، بۆ مەسەلەی پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتان جیاوازە. پارتی وێکێتی هێزەکانی پێشمەرگە و دامەزراوە ئەمنیەکان وەک دوو باڵی جیا دەبینن. ئەمەش گومانی ئەوە بەهێز دەکات کە یەکگرتنەوەی هێز ئەمنیەکان و دروستکردنی هێزێکی نیشتیمانی یەکگرتوو زیان بە قەڵەمڕەوی و بەرژەوەندی تایبەتیان دەگەێنێت. لانە سیاسیەکانی وەکو کۆمەڵی دادگەرەی ڕەخنەیتون لە هەردوو حیزبی دەسەڵات دەگرن و بە تۆمەتباری سەرەکیان دەزانن لەم دابەشبوونە. هێزی نیشتیمانی و بوونی هێزی نیشتیمانی و یەکگرتنی هێزەکانی هەردوو حزب و بە نیشتیمانیکردنیان ئەمە زەرەر لە هەردوو حزب، بۆیە هیچ هەنگاوێ لەو ڕۆ نراوە 34 ساڵە هەردوو لە پارێزگایی لە هێزەکانی خۆیانەکەن، چونکە لای ئەوان نیشتیمان ینی ئەگەر بوونی هەبوایە حتمما هەکەم هەنگاوانەوە بوو کە هێزێک بخەن. ئەو تا ئێستا هەرێمیان بە دوو زۆن کردووە، زۆنەکانی شێکی نەگرتوتەوە. کۆبوونەوە گفتوگۆکان تەنها لە چوارچێوەی قسە و بەڵێنی پوچ داماونەتەوە و نەگەیشتونەتە ئەنجامێکی کردداری. ئەم دۆخەش نیشانەی شکستی ئیداری و سیاسی گەورەیە و هەڕەشە لە ئاسایشی نیشتیمانی دەکات. لە کاتێکدا دۆخی ناوچەکە پێویستی بە هێزێکی تۆکمە و یەکگرتوو هەیە، بەردەوامبوونی ئەم دابەشبوونە خزمەت بە پاراستنی دەسەڵاتی حیزبی دەکات لەسەر حیسابی بەرژەوەندی باڵای گەل. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.